دۆخی بەغدا تێکچۆ و یاخیبوونی چەکداری ڕوویدا. هێزەکەی سەدر بە دوای شەڕدا دەگەڕێن. درنگانێکی شەوی ڕابردوو لە شاری بەغدای پایتەخت لە قەرەباڵغترین شوێندا ڕوبەڕووبوونەوەیەکی چەکداری بۆ ماوەی کاتژمێر و نیوێک ڕوویدا و بەو هۆیەوە هەزاران گول لە تەقێنران و بەشێکی خەڵکی ناوچەکە بەپەلا هەڵاتن. ئەوەی ڕوویدا بە دروستی لە نێوان چەکدارانی گروپ و میلیشیای سەرایە سەلام و پۆلیسی فیدراڵی و دواتر هێزی دژە تیرۆری عێراقیش بەشداری کرد و تەنانەت چەکی قورسیشی تێدا بەکارهات. پێکدادانەکە هەرتەنها دەمەقاڵە و شەڕێکی ئاسایی نەبوو، بەڵکو ئەمە سێمین جارە لە مانگەدا گروپەکەی ساتر لەگەڵ پۆلیس و هێز ئەمنیەکان و میلیشیەکانی تردا پێکدا هەڵدەپڕژێن و نێوانیان بە ئاستێک خراپبووە کە نزیکە پێکدادانەکە گەورە و شەڕێکی قورسی نێوخۆی ڕوو بدات. پێش هەفتەیەک لە ئەنباریەک لە دیارترین سەرکردەی میلیشیای سەرایە سەلام لە بۆسەیەکی گروپەکەی خەزعەلیدا کوژرا، ئاویش لە تۆڵەی کوشتنی پێشووتری دوو ئەندامی باڵای هێزی ئاسایبی ئەهلی حەق کە ئەو شەوە گروپەکەی سەدر بۆ تۆڵەکردنەوەی کوژرانی سەرکردەکەیان هەڵیان کوتایە سەر بنکەکانی پۆلیس و بارەگاکانی ئاسایی بوو سەرجەمیان سووتاندن. جگەلەوە موسەنا مانگی پێشوو هەمان دوو گروپ لە بازگەیەکدا پێکیاندادا و ماوەی یەک کاتژمێر شەڕەتەقە ڕوویدا لە نێوانیان تا دوجار دژە تیرۆر کۆتایی بە گرژەکە هێنا. گرفت و ئارێشەی نێوان قەیس خەزعەلی و موقتەدا سەدر لە کێبڕکەیەکی ساردی سیاسی دەرچووە و پێیناوەتە نێو جەنگێکی چەکداری و ململانەیەکی تائیفی قورس کە خەریکە لە نێو شارە عەرەبیەکانی ناوەڕاست و باشووردا گەڕەکەکان بە فەرمی لە بەرچاوی حکوومەت و هێزە ئەمنیەکان جا دەکەنەوە. سەدر لە خەزعەلی و تەواوی هەشتی شەعبی نیگەرانە و پێی وایە لە حکوومەت و پرۆسەی سیاسی ئەوان بووە هۆکاری گۆشەگیرکردنی هەر بۆیە بەردەوام بە دوای تۆڵەدا دەگەڕێت جگەلەوەی بەردەوام لە نێو جەماوەردا هانی دژایەتی حکوومەتەکە دەدات و لە بەرچاوی جەماوەری ناشرین دەکات. ئەم ململانێ و قۆڵبادانە ئێستا بە فەرمی هاتۆتە ناو میلیشیا چەکدارە بێچاودێریەکان و هەر کەسە فریا بکەوێت سەرکردە و فەرماندەی لایەنەکەی تر بکوژێت یاخود هەڵبکوتێتە سەر لایەنەکەی تر و ئەتکی بکات لە بەرچاوی خەڵکدا. لە ماوەکانی ڕابردوودا بەردەوام ئەمریکیەکان هۆشداری بوون بۆ گەشەکردنی ئەو هێزانەیان بە حکوومەتی عێراقی داوە و گوتویانە ڕۆژێک ئەو میلیشیانە لە دەست حکوومەت و سوپاکەی دەردەچن و جەنگێکی خوێناوی سەختی نێوخۆی هەڵدەگیرسێنن کە هەزاران کەسی سیڤیل دەکاتە قوربانی. ئەو میلیشیا دابەستانەی کە جوڵێنەریان ئێرانیەکانە و لەسەر بودجەی موفتی حکوومەت دەلەوەڕێن.